میوانێکم لەگەڵ دەبێت لێرە لەگەڵی لەسەرم بابەتە قسە دەکەم بەڕێز محەممەد سابیر شرۆڤەکاری سەربازی کە لێرە لە سەدوێ لەگەڵمان زۆر بەخێر بێت. من بەوردی ئاماژەم بەوە کرد کە ئەو ناوچەیە بۆچی گرنگەوە لە ڕووی استراتیژیەوە چۆنە، بەڵام چۆن هێزی حەشدی شعبی توانیوەتی ناوچەی بۆ شای ئەمنی تێپەڕێنێت، ئامانجەکە چییە؟ سپاس. من بە بۆچوونی من وەکو لە هەواڵەکان بیستمان کە هێزێکی حەشی شعبی بە هاوکاری دوایە یەکێتی نیشتیمانی بەبێ ئاگادارکردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان یاخود وەزارەتی پێشمەرگە کە زیاتر پەیوەستە بۆ مەسەلانە ئاگادار بکرێتەوە، یاخود ئەو هێزە پێشمەرگەی هەیە لەو ناوچەیە کە سەر بە وەزارەتی پێشمەرگەیە بە هیچ شێوەیە ئاگادار نییە کە هێزێکی ڕسمی حکوومەتی هەرێمی کوردستانە ئاگدار نەبووە لەو وەزع، ئەوانش بە ئارزوی خۆیان و بە هەموو بە ئیسراحەتی خۆیان هاتوونەتە پێشەوە بۆ ئەوەی ئەو ناوچەیە کۆنتترۆل بکەن یاخود ئەو ناوچەیە بشکێنن یاخود بە نیەتی کە ئیستاکێ لەو ناوچەیە ناوچێکی استراتیژیە کە بیرەنەوتی تاش منطقەکە زۆر استراتیژیە بۆ ئەوەی یاخود بمێنەوە ئەو وەکو دەڵێن بۆ ماوەیەک ئۆپراسیۆن دەکەن بۆ ڕاونێنانی داعش. ئەگەر واش بێ پێویستە ئەوە ئەبێ هێزێکی هەماهەنگی بێ لەگەڵ حکوومەتی فیدراالە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە دوایە ژووری ئۆپراسیۆن هەیە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پێشمەرگە ئاگادار بێن لەو وەزع. هیچ کەسێک بۆی نییە، هیچ حزبێک بۆی نییە، هیچ لایەنێک بۆی نییە، هیچ شخصێک بۆی نییە سربەخۆ بەخۆی چۆنەڵ ڕێکەوتن بکە لەگەڵ هیچ هێزێکی ناشەرعیە بۆی بێن. باشە بەڕێز محەممەد کەواتە گەر عراقیش ئاگادار نەبێت دەستی دەوڵەتانی دیکەی تێدای ئەم ڕێککەوتنێک کراوە، ئەمە چ مەترسیەکی بۆ سەر و ناوچەی بۆ سەر هەرێمی کوردستان بەگشتی دەبێت؟ وەڵا نازانم تایسە عراق ئاگادار تایسە هیچ چۆنەڵی لێدوانێکم گوێ لێ نەبووە لەلایەن وتەبێژی ڕسمی عراقەوە یا لایەن حکوومەتی هەرێم وەکو ئەڵێ ئێمە ئاگادار نین. پێویستە حکوومەتی فیدراالی و حکوومەتی مرکزی عراق بێتە سەرخەت ئایا ئەم هێزە بە چه حەقێک بە چێ ئەمرێک بە چێ فەرمانێک کە خەرقی ئەو چۆنەڵی ئەو ڕێککەوتنانیان کردو کە لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان حکوومەتی فدرالی عراقدا هەیە، چونکە ئەو ناوچانە ناوچەی کێشە لەسرە و ناوچەیەکی بۆشایی ئەمنیە. هەر شتێک بێ، هەر عملیاتێک بێ، هەر ئۆپراسیۆنێک بێ پێویستە بە هەماهەنگی هەردوو لابێ، هێزی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فدرالی عراق. هیچ کەس داینێک بۆی نییە بە تەنها لەو ناوچانە هیچ جموجولێ بکەن. باشە بەڕێز شارەزای و ناوچەی دەست بە سەرداگرتنی بیرێنەوتەکانی ئەو ناوچەیە ئایا ئامانج لێی لێدانی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستانەیە ئامانجێکی دیکەی لە پشتەم ڕووداوان بە بۆچوونی من طبعاً کۆنتترۆلکردنی یعنی بیرێنەوتەکان لەو ناوچەیە یا هەر ناوچەیەکی کە بەڕاستی هەم بە من بە ئیستیفزازی دادەنم بۆ سەر حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها بۆ سەر کورد هەر هەموو و بۆ سەر ئەو ڕێککەوتنانەی کە تا ئیستا لە ئارایە لە نێوان حکوومەتی هەرێم و لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە ناشەرعیە و نابێ بکرێ و ئەبێ ئەو هێزە بە زووترین کات بکشێتەوە لە ناوچەیە، چونکە ئەبێ حکوومەتی عراقی بەخۆی بە پەلە بێتە سەر خەت ئەو هێزە بکشێنێتەوە و دانوستان بکەن لەسەر لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ئیجارێکی کە ئەم شتانە چۆنەڵێ دووبارە نەبێتەوە. باشە بەڕای بەڕێزت ئایا هاتنی هێزێکی 3000 چەکداری بە شۆفڵ و بە کەرەستەی سەربازی و هەروەها کەرەستەی دیکەوە هاوشێوی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرنی ئایا مەترسیەکانی ساڵی 2017 جارێکی دیکە دووبارە دەبێتەوە؟ وەڵا من بە بۆچوونی من هاتنەکە هاتوونەتە پێشەوە، ناوچەکاتون ناوچەکان چۆنەڵی کۆنتترۆل و داگیر کردووە و ئەتوانم بڵێم هێزەکانی ئێمەش تا ئێستا بەرگریکی ئەوتوان نەکردووە، مەجال دراوە ئەو بەتابەتی کۆمەڵێن چۆنەڵێ زنجیرە چیایەکە ئەوان هەدەفیان ئامانجیان زیاتر کۆنتترۆلی ئەو زنجیرچە بوو ئەوەی بتوانن ڕەبایە و کۆمەڵێن سەکناتی عسکەری جێگر بکەن لە ناوچەیە. هاتنیان
دیارە هاتنیان بەس نادیارە پاشەڕۆ چیەکان چیانەوێ نیەتیان چییە وەکو خۆیان دەڵێن ئەگەر ئۆپراسیۆنەکە بۆ 3 ڕۆژیش بێ هەر ناشەرعیە چون کامانگی نییە من بە بۆچوونی من هاتنەکەیان ئەگەر بۆ 3 ڕۆژ بێ یاخود بۆ مانەوەیان بێ هەتایە ئەوە بە حەقت ئێستفزازە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و من بە شێوەیەکی داگیرکەری تێدەگەم پێویستە حکوومەتی هەرێم حکوومەتی فیدراالی بەغدا بێتە سەر خات و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان دانوستان بکەم بۆی ئەو کێشەی بە زووترین کات چارەسەرکە خاستن ئێمە ئێستاکێ نزیکن لە انتخاباتی هەرێمی کوردستانەوە دوایەوە نابێ هیچ کێشەیەک بۆ هەرێمی کوردستان دروست بکەن بۆ ئەو هەڵبژاردنە نەکرێت چکم بە حقەت حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها حیزبەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەبینین پارتی دموکراتی کوردستان یعنی چۆنەڵێم بەردەوامە و بۆ ئەوەی کەواتەمە ئامانجێکە بۆی هەڵبژاردن نەکرێت بۆی سەقامگیری سیاسی هەرێمی کوردستان بەڵێ ئەوەش ئەتوانم بڵێم یەکێکە لە عەرقەلەکان یەکێکە لە کێشەکان بۆی هەڵبژاردننی هەرێمی کوردستان کێشەی تێبکەوێن جا لەبەرەوە کێشە بۆ هەڵبژاردننی هەرێمی کوردستان دروستکەن مانای ئەوەیە هەوڵەدەن شەرعێتی حکوومەتی هەرێمی کوردستان نێلن بۆی بە ئاسانی بتوانن نییە لە پاشە ڕۆژات باشە بەڕێز محەممەد و ناوچانە لە دوای 2017ەوە ناوچەی بۆشایی ئەمنی حکوومەتی هەرێم داوای کردووە کە هێزەکانی لیوای هاوبەش لەوێ جێگیر بکرێن بەڵام حکوومەتی عێراق هەنگاوی کردەی نەناوە بۆچی ئەم بۆشاییانە دروست دەکرێت بۆ ڕووداوێکی لەم شێوایە دەستی لە پشتە ئامانجی لە پشتە وەڵای من بە بۆچوونی من ئەو بۆشایانە بەڕاستی پێویستە پڕ بکرێتەوە لەلایەن هەم حکوومەتی هەرێمی کوردستان و هەم لەلایەن حکوومەتی فدرال بەڵام تا ئیستا نەکراوە کەس نازانێت دیارە هەرێکە بۆ ئەجنداتی تایبەتی خۆیانێ بۆ ئەوەی فشاری زەخت ئەم لایەن لەسەر ئەو لایەن بکرێ لەو ناوچانەوە بتوانن کۆمەڵێ چۆنەڵێ شت دروستکەن بۆ ئەوەی زیاتر فشار بخەنێت سەر لایەنەکەی کە من بە بۆچوونی من ئەو ناوچیانە بە پەلا ئەبێ پێویستە ئەو بۆشایانە پڕ بکرێتەوە پڕ نەکرێتەوە مانەیە ئەوەیە کۆمەڵی کێشە هەم بۆ حکوومەتی فیدراالی هەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەردوو لا دا هەموو کات لە بەرامبەر چۆنەڵی خەتەردان زۆر باشە بەڕێز محەممەد سابیر شۆڤەکاری سەربازی زۆر سپاس لەگەڵ کوردستان زۆر سپاس